ئەی ئەو کەسەی کە عەیب و عار لە خواردنی خێزانەکە تەکری، مرۆڤی وا هەیە، پیاوی وا هەیە، هیچ کاتێک دەستخۆشی لە خێزانی ناکات. ئەگەر ئافرەتێکی تر یەک قومی ئاوی بداتێت چەندەها جا دەڵێ سوپاس دەستخۆش، بەس خێزانەکەی خۆی هەرچی بکات دەستخۆشی لێ ناکات، بەڵکو ڕەخنەی لێ دەگرێت بەردەوام ئەمەکەی چێشتە ئەمەکەی خواردنە. ئەو بەڕاستی شتێکی خراپە، چونکە ئەو خوشکە بەڕێزە، ئەو خێزانەی تۆ، ئەو کچەی تۆ، ئەو خوشکەی تۆ چەندەها سەعات ناڕەحەتی بینیوە، عەزیەتی بینیوە، لە مەتبەخا وەستاوە بە پێوە بۆ دانیشتووە، هەتا خواردنێکی بۆ تۆ حازر کردووە، بەڵام تۆ ڕەخنەی لێ دەگریت. بزانە پێغەمبەری خوا وا بوو صلی الله عليه وسلم، ناوەڵڵا لە حەدیثێکی صحیحی بوخاری هاتووە، دایکی ئیمانداران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت دەفەرمێ ما عاب رسول الله صلى الله عليه وسلم طعاما قط إذا اشتهى شيئا أكله وإلا تركه. دەفەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە ژیانیدا جاوشەی قەطوو هەموو زمانی پێشوو دەگرێتەوە، بۆیە لە زمانی عەرەبی دەڵێ لاستغراقی ما مضى من الزمان، واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێشوودا لە ڕابردوودا یەک جارێک ڕەخنەی لە خواردنەکان نەگرتووە. یخۆ هەموو کاتیش خواردنی ئەوان خۆ نەزانی خواردنێکی شاز بووە، جارێ نان و ئاوێک بووە، نان و ڕۆنێک بووە، نان و دۆیەک بووە، بەس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیدا ڕەخنەی لە خواردنی خێزانەکانی نەگرتووە. ئەی چی کردووە؟ ئەگەر حەزی لێی وایە دەیخوارد، حەزیشی لێی نەبوایە نەی دەخوارد و ئیتر بۆڵە بۆڵی نەدەکرد. ئەمە ڕەوشتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. با ئینسان بەڕێز بێ، کەسێک کە ماندوو ئەبێ، هەر ئەوە نەتوانای هەیە، ئەو نەدەسەڵاتی هەیە، دەی تۆ ئازا بە فێری چێشتیکە؟ کەواتە ئاگدار بین با ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ئێمەدا ڕەنگ بداتەوە. کەسێک ماندوو بێ بە شتێکە و دوایی تۆش دەستخۆشی لێ نەکەیت و قسەی ناخۆشیشی پێ بڵێی، خۆت پێی تێک ناچی. ئەگەر عەلاگەیەکی 2 کیلۆیی 10 مەتر بۆ کەسی هەڵگری کابرا بڵێ دەست خۆش نەبێت، تۆ چی پێڵی؟ پێت خۆشە؟ دەی خێزانی تۆش مرۆڤە، خۆ دڵی ئاسن نییە، دڵی پۆڵان نییە، وەکو تۆ پاچە خوێن و گۆشتێک. بۆیە با ڕەوشتمان جوان بێ، ئەخلاقمان بەرز بێ لەگەڵ خێزانەکان و مناڵەکانی خۆمانە، لەگەڵ هەموو خەڵکیە. ئیشمان ڕەخ نەگرتن نەبێ، ڕوخێنەر نەبین، بەڵکو هەڵدەین خەڵکی دروست بکەین، نەک خەڵکی بڕوخێنین.